خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئەوەی لە دۆسەی قەیرانی سووریادا نکوڵی لێ ناکرێتەوەیە کە هەرچەندێک ئەم شەڕە ناوخۆییە درێژە بکێشێ ئەوەندە و زیاتریش کارەساتی مرۆیی لەگەڵ خۆیدا دروست دەکات. ئەمەش وهای کردووە نەتەوە یەکگرتوەکان بەردەوام چاوی لەسەر هەرێمی ئیدلب بێت وەک هەوڵێک بۆ ڕێگەگرتن لە هەڵکشانی کارەساتە مرۆییەکان. بەرەنگاربوونەوەی تیرۆریزم ناتوانێت وابەستەیەکان بە یاسا نێونەتەوەیەکانەوە تێبپەڕێنێت. ئەوانەی بۆ پاراستنی خەڵکی سڤیل هەروەهاش بۆ وابەستە بوون بە پرانسیپەکانی جیاکاریەوە دانراون، ئەو کێشەیەی هەیئەتی تەحریری شام ناویەتەوە پێویستی بەوەیە بە وردی و نەرمی سەودای لەگەڵدا بکرێت، یانی بە شێوەیە کە خەڵکی سڤیل باجەکەی نەدان. UN داوا لە هەموو لایەنە بە شەڕچوەکان دەکات تا دەستی خۆیان بپارێزن لەوەی هێرش بکەنە سەر هەموو ئەو نێوەندانەی دەخوازن کۆمەکی مرۆیی دابین بکەن و هەروەهاش هێرش نەکەنە سەر ئەو شوێنانەی پێویستە بپارێزرێن. هەموو لایەنەکان وابەستەی دیاریکراویان هەیە و بۆ خۆلادان لە هێرشکردنە سەر شوێنە پارێزراوەکان بە پێی یاسای نێونەتەوەیی مافەکانی مرۆڤ بەبێ جێدانە ئەوەی ناوچەی شەڕیاننا. ئەوە شتێکی ترسناکە کە پێشتر هێرشکراوەتە سەر ئەو شوێنانە. بۆ ئێستاش هێرشکردنە سەر ئەو دامەزراوانەی هاوکارمانن شتێکە جێی قبولکردن نییە. رووسیا دەخوازێت تەواوی وڵاتەکە بخرێتەوە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتەکەی بەشار ئەسەد کە 8 ساڵ لەمەوبەر خەڵک بەرەنگاری ئەو ڕژێمە بووەوە و سەدان هەزار کەس لەو زیاتر لە 8 ساڵەدا خوێنیان ڕژا و بە ملیۆنان خەڵکیش ئاوارە بوون. ناوچەکە وەک هەریمێکی تری کۆماری عەرەبی سووریا پێویستە بگەڕێتەوە ژێردەسەڵاتی حکوومەتی وڵاتەکە و دەژبێت ئەو تێرۆریستانەی لەوێن لە ناو ببرێت. پێویستە ڕێگە نەدرێت تێرۆریستان لە ئیدلیبەوە بە شوێنەکانی تری سووریا و ناوچەکەشدا بڵاو ببنەوە. هەندێک لەو چەکدارانە دەستیان کردەوە بە چوون بۆ ئەفغانستان و بۆ لیبیا، لەوانەشە بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خوان لە ئەوروپا یان لە ئاسیادا. تورکیاش سیاسەتی خۆی هەیە و بەگشتی بۆ سووریا و بە تایبەتیش بۆ هەرێمی ئیدلب لە کاتێکدا زۆرێک لە چاودێر بە دەواازەی دواشەڕی گەورە دەژ بە یاخیبوانی ناو وڵاتەکە ناودێری دەکەن. بەرپرسیارەتی ڕێگەگرتن لە کارەساتێکی گەورە لە ئیدلب هەر تەنها ناکەوێتە سەر ئەو لایەنانە یاداشتی سوچیان مۆر کردووە، بەڵکو لە ئەستۆی ئەنجومەنی یاسایشیشە. ئەوەی لە ئیدلب دەیبینین ناکرێت ڕێگەی پێ بدرێت بەردەوام بێت. دوا بەشی ئەم قەیرانەی سووریا سوکایەتیە بە تەواوەتی مرۆڤایەتی. خوێنێکی زۆر ڕژاوە، پێویستە هەموو هەوڵەکان بخرێنە خزمەت بە ملیۆنان خەڵکی سووریاوە کە مەینەتێکی زۆریان بینیوە و بڕوا و متمانەی خۆیان بە ئێمە داوە. زۆرێک لە چاودێر وهای دادەنێن ئەنجامەکانی شەڕی ئیدلب یەکلاکەرەوەیە بۆ بەرژەوەندی کاراکتەرەکانی شەڕی سووریا لە کاتێکدا هەر یەکێک لەو کاراکتەرە ناوچەیی یانیش جیهانیانە دەخوازێ پێناسەی خۆی پسەپێنێت بۆ تێرۆریزم لە سووریادا. لە ڕاستیدا ئەمە پاراستنێکی کردەیی خەڵکی سیڤیلە و پێویستە ببێتە مایەی ئازادکردنی هەموو ئەو خەڵکە سیڤیلیەی لەو ناوچانەی بەدەست تیرۆریستانەوە گیریان خواردووە. هەروە ئەو ڕێکخراوانەی لەسەر ئاستی نێونەتەوەیی بە تیرۆریست ناسراون نابێت و ناشکرێت ڕێگایان پێ بدرێت بەردەوام بن لە دەست بە سەرداگرتنی بەشەکانی سووریا. ئەگەرنا ئەوە ئیدلیب دەبێتە شوێنێک بۆ داڵدەی درڕندەترین تیرۆریست تا درێژە بە هێرشەکانی خۆیان بدەن و خەڵکی زیاتری سیڤیلی لە ئیدلیب و لە دەرەوەی ئیدلیبیش بکوژن. بارودۆخی ئیدلب بەرزبوونەوەی ئاستی مەترسیەکان نەو ناوچەیەدا شیانی کارەساتی تری مرۆیی و چەندان هۆکاری تری ژوایان کردووە نەتەوە یەکگرتوەکان بەردەوام نیگەرانی خۆی دەرببڕێت و هەموو لایەکیش ئاگادار بکاتەوە. بەقوڵی نیگەرانم لەسەر بەردەوامی و ئاڵۆزبوونی زیاتری شەڕ و ڕەوشەکە لە ئیدلیب. ڕەوشەکە ترسناکتر بووە بەهۆی زیاتربوونی کارکتەرەکان. جارێکی تریش خەڵکی سیڤیل باجێکی گەورە دەدەنەوە. باتیشک بخەمە سەر ئەوەی کە پێویستە شەڕی دژی تیرۆریزم بە جێبەجێکردنیکی تەواوەتی یاسا نێونەتەوەیەکانی مافەکانی مرۆڤ و یاسا مرۆییەکان بێت. ئەگەرچی رووسیا و تورکیا تا ئەندازەیەک لەسەر ڕەوشی ئیدلب بوو ئەگەری هێرشێکی بەرفراوان لە ڕووی تیۆریەوە لێک نزیکەن و لە تاکاتی تۆمارکردنی ئەم بەرنامەیەش هێشتا ئەو هێرشە چاوەڕوانکراوە بە شێوەیەکی فەرمی دەستی پێ نەکردووە.
شەڕی سووریا و قەیرانی مرۆیی تەوەری بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتنە و بۆ ئەو مەبەستەش میوانداری دان وەڵکۆفسکی دەکات. دان پسپۆڕی کاروباری سووریایە و ماوەیەکیشە لەگەڵ دۆسیەکانی تایبەت بە پەنابەران و ئاوارەکان کار دەکات. دان سەرەتا زۆر سپاسە دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیە. یەکەم پرسیاریشم ئەوەیە هێرشکردنە سەر ئیدلب یا ئەوەی کە بە هێرشی ئیدلب ناسراوە مشتومڕێکی ئێجگار گەورەی لە خۆ گرتووە. لە کاتێکا هێشتا نازانرێ ئایا ئەگەر شەڕی ئیدلب بکرێ یان نەکرێ کۆتایی هێنانە بێ بە قەیرانی ناوخۆیی سووریا یان نا. سەرەتا سوپاست دەکەم بۆ میوانداریەکەت. پێم وانە چونکە بە پلەی یەکەم ئەمە کەوتۆتە سەر ئەوەی ئایا حکوومەتی سووریا لەگەڵ هاوکاریەکانی رووسیادا دەتوانێت کۆنتترۆلی تەواوی هەرێمی ئیدلیب بکاتەوە یاخود نا. لە دوومانجی ڕابردوودا هەوڵی بەردەواممان دەبینی تا بچێتەوە ناو ئەو هەرێمە، بەڵام کەم تا زۆرێک کە شکستی هێناوە، هەرچەندە لە چەند بەرەیەکیشەوە پێشڕەوی هەبووە، بەڵام نەیتوانیوە ئەوەی دەیخوازێت بەدەستی بێنێت. جا ئەم هەوڵە سەرنەگرتووانە پێمانەڵێت سووریا بەبێ بەشداری میلیشە ئێرانیەکان ناتوانێت ئیدلیب بگەڕێنێتەوە. دەشزانین کە ئێرانیەکان دەرفەتی بەشداریان نییە لەو هێرشاندا، هەر بۆیە حکوومەتی سووریا بە هاوکاریەکانی رووسیاشەوە ناتوانێت ئەو هەرێمە بە تەواوەتی کۆنتترۆل بکاتەوە. خۆ ئەگەر ئیشتوانی بیکات ئەوە بە مانای چارەسەرکردنی کێشەکان نییە لە سووریادا. ئەگەر دواتر کات هەبوو قسەی لەسەر دەکەین وەک ڕەوشی باکووری ڕۆژهڵاتی سووریا و بە دیاریکراویش ئەو ناوچانەی لەژێر کۆنتترۆلی پێدەدان. ئەمەژۆ بە خاڵی ئێران کرد و گرنگی ئێران لەوەی کە لەگە بەشار ئەسەدا بەیەکەوە ئەو هێرشە بکەن. ئێران ئێستا بۆ خۆی لە ڕۆژێکی ئێجگار قورسدایە، ئەتوانێت ئەوە بکایاندا؟ بەڵێ و ناش. لەلایەکە و ئێران پارەیەکی زۆر و بێشماری تەرخان کردو و خوێنێکی زۆریشی تیادا ڕشتووە. ئەمە بێ لەوەی سووریاش بۆتە نێوەندێکی گرنگی استراتیژی بۆ بەژەوەندی ئێران لە ڕووی ئابووریەوە، ئەوەش کە ئێران و عێراق و سووریاش پێکەوە ئەبەسێتەوە. بە تایبەتیش لە ئێستادا کە سزاکان لەسەر ئێرانن پێویستی بە سووریای خۆناغی دوای شەڕە بۆ هەڵساندنەوەی ئابوووریەکەی لە ڕووی لەشکریشەوە بۆ دژایەتیکردنی ئیسرائیل پێویستی بە خاکی سووریایە. لەلایەکی تریشەوە ئێستا ئێران لەژێر بارێکی قورسی سزاکاندایە. ئەگەر سەیرێکی ئەو بودجەیە بکەین کە ڕۆحانی نادیە پەرلەمانی ئێران بۆ ساڵی 2019 دەبینین نیوەی بودجەکە بۆ ساڵی 2010 بووە. هەر ئەمە خۆی بەسە بڵین ئێران لە قەیرانێکی گەورەی ئابووریدا بە شێوەیەک ناڕزایی لە شەقامیشدا دروست کردووە. جا لەبەر ڕۆشنایی ئەو ڕەوشەدا پێم وایە درێژە پێدانی دابینکردنی دارایی ئێران بۆ سووریا بەو شێوەی پێشتر دەیکرد لەڕێی داهاتی نەوتەوە. ئێستا دەتوانم بڵێم مەحاڵە بەهۆی سزاکانەوە تەنانەت لە ئایندەشدا زۆر قورس دەبێت بۆ ئێران بەهۆی ڕەوشە ئابووریەکەیەوە. ئەی بۆ تورکیا چۆن دەبێت بەڕای تۆ؟ تورکیا دێ لەگەڵ ڕووسەکاندا ڕێکەوتن مۆرەکە لەسەر ئیدلب یا داجنامەی لێک تێگەیشتنیان هەیە هەر لەسەر ئیدلب. ئیدلب چ بایەخێکیە بۆ تورکیا؟ بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر باشە. ئەگەر بە سادەی سەیری بکەین ئەوەیە کە ئیدلیب هاوسنوور لەگەڵ تورکیادا. بەڕوانینی تورکیا ئیدلیب دەبێتە بەشێک لە هەرێمی پارێزراو. ئەمەش وەک خەونە بۆ تورکیا. ئەو هەرێمە پارێزراوە لە ناوچەکانی ئیدلیب و ئەفرین و باکووری حەڵەب پێک بێنێت تا جێی بۆ ئەو 3 ملیۆن و 500,000 پەنابەری ناو تورکیا بکاتەوە لەو هەرێمە پارێزراوەدا کە ئێستا دۆسی ئەو پەنابەرانە بۆتە مشتومڕێکی گەرموگوڕی سیاسی لەسەر ئەگەر و نەگەری گەڕانەوەیان بۆ سووریا. ڕوویەکی تری ئەم کێشەیە بۆ ئەنکەرا ئەو ترسەیەتی لە چوونی سەدان هەزار پەنابەری تر بۆ ناو تورکیا. هەرچەندە قورسە مەزەندەیەکی تەواوەتی بکرێ، بەڵام وەک جەختی لێرەکێتەوە 2 تا 3 ملیۆن خەڵکی سیڤیل لە ئیدلیب هەن. لەبەر ئەوە هەر هێرشێکی گەورە بکرێت شیانی ئەوە دەهێنێتە ئاراوە بە سەدان هەزار کەس وەک پەنابەر ڕووبکەنە ناو تورکیا. ئەمەش هێڵێکی تری سوورە بۆ تورکەکان تا ڕێگە نەدەن پەنابەری زیاتر بچنە وڵاتەکانەوە. ئەمەی هەتا ئێستا باسمان کرد لە ڕووی لەشکریەوە بوو بۆ ئیدلب، بەڵام دێنە سەر دۆسەی سیاسی لە
سووریادا. هەر لە ماوەی ڕابردوودا ئەمریکا داوای لە ئەڵمانیا کردووە تا هێزی خۆی بنێرێتە ناو سووریاوە بۆ پاراستنی هاوپەیمانەکانی ئەمریکا لە سووریادا هاوکاتی سەردانێکی پێشتری وەزیری دەرەوەی ئەڵمانیا بۆ شانشینی ئوردون و هەروەها بۆ عێراقیش ئامادەیی وڵاتەکەی نیشان داوە بۆ هەر هاوکاریەک. ئێمە هاوکاری یەکدیش دەکەین لە شەڕجی داعشدا لەوە تای ساڵی 2017ەوە سەربازەکانمان لە ناوچەی ئەلزەرقان لەو توێژەکانیشماندا لە بەغدا و لێرەش ئەوەم بەرگوێ دەکەوت کە هەرچەندە داعش چی دی ناوچەی بەدەستۆ نەماوە بەڵام بەداخەوە هێشتاش بەنهێنی جموجۆڵی هەیە هەر بۆیە ئەمەرکە گرینگە هەرچێک پێویست بێت دەبێت بکرێت بۆ ڕێگەگردن لەوەی داعش خۆی ڕێک بخاتەوە و دەست بکاتەوە بەهێرشە دڕندانەکانی لەم ناوچەیەدا و لە دەرەوەی ئەم ناوچەیەشدا. وڵاتی چین وا دەڕوانێتە دۆسەی سووریا کە پێویستە یەکپارچەیی سووریای بە شەڕوێران بوو بپارێزرێت. بێژینگ داوا دەکات ڕێگەچارەیەکی سیاسی بدۆزرێتەوە بۆ قەیرانی سووریا. وڵاتی چین بەردەوام وابەستەی گەورە بچووکی یاسا نێونەتەوەیەکان و یاسا و ڕێساکانی پەیوەندە نێونەتەوەیەکانە و هەمیشەش داکۆکی لە چارەسەرکردنی قەیرانی سووریای کردووە لە ڕێی سیاسیەوە. چین بەردەوام پشتیوانی لە پاراستنی سەروەری و سربەخۆیی و یەکپارچەی سووریا دەکات و هەروەش بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. چین پشتیوانی لە سەقامگیری و ئاسایش دەکات لە سووریادا و ئامادەشە بۆ یارمەتیدانی بۆ ژاننەوەی ئابووری لە وڵاتەدا. رووسیا وەک پشتیوانکارێکی سەرەکی ڕژێمەکەی بەشار ئەسەد دەخوازێ ئەم جارەیان لە ڕێی نەتەوەیە گرتوەکانەوە هەنگاوی خۆی بنێ بۆ کەمکردنەوەی کەلێنی نێوان ئۆپۆزیسیۆنەکان و حکوومەتی سووریا. ئێمە سوپاسگوزارین بۆ دروستبوونی ئەو پەیوەندیەی نێنەرانمان و نەتەوەی گرتوەکان و ئەم پەیوەندیەش جێی باوەڕ و متمانەیە. بێگومان دەشخوازم بەجیا تیشک بخەمە سەر ئەو هەوڵانەی تۆ داوتن بۆ دروستکردنی کەناڵی پەیوەندی لە نێوان حکوومەتی سووریا و هەروەها ئۆپۆزیسیۆنی سووریاشدا. بەڵام لای نەتەوەیە گرتوەکان دۆسەی سووریا هەر تەنها لە نزیکردنەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و حکوومەتدا سنووردار نییە، بەڵکو بە هەموو شێوەیەک دوورکەوتنەوەیە لە یەکلاکردنەوەی ئەم قەیرانە لە ڕێی هێرشی لەشکریەوە. بێگومان بنەمایەم هاوکاریە وابەستەی هاوبەشمانە بە پێی بڕیاری 2254 سەرەکیترین شتیش بۆ هەنگاوەکانی بەرەو پێش لە ڕووی سیاسیەوە بۆ گەیشتن بە ڕێککەوتن ئەوەیە کە نابێت چارەسەرێکی لەشکریانە بۆ ئەم قەیرانە هەبێت. بەڕاستیش چاوم لەوەیە وتوێژ لەسەر ڕەوشی ئیدلیبیش بکەین. ڕەوشێکی زۆر قورسە. هیوادارم هاوکاریەکانی نێوان رووسیا و تورکیا یارمەتی دەربن بۆ سەخەمگیری ڕەوشەکە لە ئیدلب. دان بە هەمان شێوەی دۆسەی ئیدلب جیاوازی ڕوانین ئێجگار زۆرە لە ناو ئەو کارەکتەرانی کە لە سووریادان. بۆ چارەسەری سیاسی کێشەی سووریا هەموو داوای ئەوە دەکەن کە پێویستە چارەسەریەکی سیاسی هەبێ، بەڵام ناڵێن چۆن. پێم وایە ئەوە ئاماژەیە کە بەو ڕاستیەی کە چارەسەری سیاسیانە لەسەر ئاستی نێونەتەوەی هێشتا زۆر دوورە و زۆریش قورسە بەهۆی پێشبڕکێی بەرژەوەندەکان لە نێوان هەر یەک لەو وڵاتانە. بەهۆی پرۆسەی ژنێف وەک پێدرسن باسی کرد کە لەسەر بنچینەی بڕیاری 2254 UN و هەروەش پرۆسەی ئەستانە کە مۆسکۆ و تاران و ئانکەرا سەرپەرشتی دەکەن. بەڕوانینی من هەردوو پرۆسەکە سوودەکانی خۆیان لەدەستدا. با لە پرۆسەی ئەستانەوە دەست پێ بکەیت. ئەوەی ئێستا لە ئیدلیب ڕوو دەدات شکست و کەموکوڕی ئەو پرۆسەیە نیشانەدا، چونکە رووسیا و تورکیا لە کۆتایی 2018دا ڕێکەوتن لەسەر ڕاگرتنی هێرشی لەشکری لە بەرامبەر ئەوەی تورکیا دوو مەرجی گرنگ و سەرەکی بەجێ بگەێنێت. هەرە گرنگەکەیان کردنەوەی ڕێگەسەرێکیەکانە لە شاری حەلەبەوە واتە پایتەختی پیشەسازی وڵاتەکە بۆ بەشەکانی تری سووریا. تورکیا نەیتوانیەوە بکات. ئەو بەرزبوونەوەی ئاستی شێوەکانیش لە ئیدلیب بەرەنجامی ڕاستەوخۆی ئەو شکستەی تورکیایە. لە پەیوەندی بە پرۆسەی ژنێفیشەوە بڕیاری 2254 لە کاتێکدا بووە کە شەڕی گەورە هەبوون لە سووریادا و هاوسەنگی هێزیش هەبوو لەنێو حکوومەت و ئۆپۆزیسیۆندا. ئەو جا داوای قۆناغی گواستنەوە دەکرا و داوای هەڵبژاردن لە ئەسەد دەکرا. بەڵام ئێستا ڕاستەکانی ناو سووریا شتێکی ترن و گۆڕانیان بەسەردا هاتووە، وەک ئەوەی ئێستا ئەسەد سەرکەوتووە. جا ئەوەی سەرکەوتنەکەی لە چیدایە و چۆنە بابەتێکی ترە. لە ڕووی لەشکریەوە سەرکەوتنی هەیە.
بەڵام ئەوەی لە شتەکانی تردا وەک ئازادکردنی زیندانە سیاسیەکان نا بۆ من وانە بەڵێ یەکی لە خاڵەکانی تر ئەوەیە هەر بە هەمان شێوەی دۆسەی ئەدلب هەموو لایەنەکان قساکەن هەموو کارکتەرەکان لە سووریا قساکەن تەنها سووریا خۆی نەبێ بۆ ئایندەی سیاسیش پێ دەچێت بە هەمان شێوە بێ نازانم تۆ لەگەڵ ئەو ڕایەداییاننا ئەمە بەهۆی ئەوەی هەرگیر شەڕ بە بریاری سووریەکان خۆیان نەبووە با ڕوانینی خۆمت پێ بڵێن کاتێک لە ساڵی 2014دا ڕووماڵی دۆسەی سووریان دەکرد گرنگجێکی زۆر دەدرا بەلایەنەکانی ناوڵاتە حکومەتی سووریا ڕێکخراوەکانی سەرهەڵداوان یا پەگا هەروەها داعش جا بەڕاستی ئەوە گرنگ بوو بزانرێت دەستکەوتەکانیان لە شەڕدا چی بووە و چیان دەوێت بۆ لە شەڕدا بوون لەو قۆناغەدا ئامادەیی هێزە بیانیەکان و پشتیوانی ئەو هێزە بیانیانە شتێکی سەرەکی بوو هەرچی لایەنەکانی ناوخۆی ئەم قەیرانەیە بە پلە دوو دەبینران و هەر لەو کاتەشەوە تا ئەمڕۆ لایەنەکانی ناو سووریا پەراوێز دەخرێن و لە 2014ەوە بۆ 15 و 16 و تا ئێستا بەرژەوەندەکانی وڵاتانی تر لەم قەیرانەدا هەروە دێ و زیاترە بێ زۆرێک لە وڵاتانی کە لە سووریادان هەموو داوای یەکپارچەیی سووریا دەکەن و دەیانوێت ئایندەی سووریا هەر بە ئایندەیەکی یەکگرتووی بمێنێتەوە بەڵام پرسیارەکە لەوەدا ئەوەی کە ئێستا لەسەر زەمین دەیبینین جۆرێکە لە دابەشبوونی سووریا کورد لەلایەکەوە ئەمریکا لەلایەک تورکیا لەلایەک رووسیا ئێران یعنی دابەشبوونێک دەبینی جاریشکە هیوای ئەوە هەیە کە سووریایەکی یەکگرتوو بێ پێم وایە تۆ لەم پرسیارەتدا یەکێک لە دۆسێ هەرە پرجیاوازیەکانت خستە ڕوو چونکە لە کاتێکدا هەر یەکێک لە وڵاتانەی لە سووریادان داوای یەکپارچەیی سووریاکەن کەچی هەر یەکێکیشیان دەخوازێ بەشێکی گەورەی بەرژەوەندەکانی خۆی پارێزێت لە زۆنی خۆیان پێم وایە هیوایەک هەیە بۆ شێوەیەک لە شێوەکانی سووریایەکی یەکگرتوو بەڵام بۆ نمونە لە ناوچە کوردیەکانی وڵاتەکە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا گەورەترین پرسیار لەوەدایە بەرەو چ جۆرە خود مختاریەک دەڕوان ئایا وەک هەرێمێکی کوردستانی عێراق دەبێت یان دەسەڵاتێکی کەمتر لە ناو سووریادا ئەوەی ئەو شتە دیاریەکات ئایندەی هێزەکانی ئەمریکایە یان مەگەر بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتن بکرێت جا ئەلبەتە لەم بگرەوبەرەیەدا پێویستە بزانین سەرۆک ترامپ چ بڕیارێک دەدات سەبارەت بە کشانەوەی هێزەکان بەر لەوەی ڕێکەوتنێ بکرێت لە نێوان کورد و حکوومەتی سووریادا ئەمە ئەگەر شیانێک هەبێت بۆ ئەو ڕێکەوتنە حەزەکەم پێم بڵێ چی پێشبینی دەکەی سەرۆک ترامپ چ بڕیارێکەدا نازانم چی بڵێم وەک بەر لە تۆمارکردنی ئەم بەرنامەیە باسمان دەکرد شتێکی نەزانراوە یەکێک لە خاڵە گرنگەکانی دەمەوێت جەختی لێ بکەمەوە ئەوەیە بەپی راپۆرتەکان پێچێ گۆڕانکاریەک لە نێوان ترامپ و جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیدا دروست بوو بێت ئەم دوو پیاوە هەرگیز یەکیان خۆش نەویستوە بەڵام هاوکاری یەکتریان کردووە بە تایبەتی لەم دواییاندا و کاتێکیش ترامپ بڕیاریدا تۆڵەی خستنە خوارەوەی فڕۆکە بێفڕۆکەوانەکە نەکاتەوە بۆڵتن خراە پەراوێزەوە ئەمەش لە سەردانە مێژوەکەی ترامپدا بۆ کۆریای باکوور بە ئاشکرایی دەرەکەوێت بۆڵتن لەوێ نەبوو لە منگۆلیا بوو ئەی کێ لەگەڵ سەرۆکدا بوو تەکار کارلسنی لەگەڵا بوو کە یەکێکە لە ڕۆژنامەوانەکانی فۆکس نیوز لەم چەند هەفتەیە ڕابردوودا نزیک بۆتەوە لە سەرۆک و پێشتریش پەیوەندیان هەبووە پێکەوە بۆیە باز لەمە دەکەم چونکە کارلسن یەکێکە لەوانەی دشی هێرشکردنە دەیەوێت تەواوی هێزەکانمان لە سووریا بکشێنەوە تەنانەت گومانیشی هەیە لەوەی حکومەتی سووریا کیمیایی بەکارهێنابێت دژیگەری خۆی جا بەڕاستی ئەوەی پێشبینی دەکەم ئەوەیە ترامپ بڕوات بەرەو کەمکردنەوەی دەستهەبوون و هێنانە ئارای ڕێکەوتن و ئەمانەش لەژێر کاریگەریەکانی تەکەر کارلسن و لەوانەشە خەڵکی تریش ئیدی ئەمە دەبێتە ڕەنگکردنی سیاسەتەکانی ترامپ بۆ سووریا بەسمان لە کوردی سووریا کرد هەڵبەتە پەرسەندنێکی گرنگە لە ماوەی ڕابردوودا ڕوویدا نەتەوەیە گرتووەکان لە زۆر ڕەهەندەوە دەڕوانێتە دۆسەی سووریا و ڕەخساندنی زەمینە بۆ ئایندەی سووریا و پاراستنی مافەکانی تاکە کەس لەو وڵاتەدا بە مافی منداڵانی ژێر تەمەن 18 ساڵیشەوە بۆ ئەو مەبەستەش UN دەستی کردووە بە مۆرکردنی پلانەکانی خۆی لەگەڵ لایەنەکانی ناو سووریادا
نەتەوە یەکگرتوەکان یەکەم پلانی کاری مۆر کردووە بۆ کۆتای پێهێنان بە بەکارهێنانی منداڵ لە سووریادا وەک چەکدار. ئەم پلانی کارکردنەش لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا مۆر کراوە کە هاوبەندیەکی ئۆپۆزیسیۆنی چەکدارە لە سووریا. ئەم ڕێکەوتنەش بەرەنجامی چەند مانگێکی وتوێشکردمان بووە. ئەم دیالۆگەش پاش ئەو لیستەی سکرتێری گشتی UN هاتووە کە یەکێک لە ئەندامانی حەسەدەی تێدا بووە واتە یەکینەکانی پاراستنی گەر. ڤرجینیا گامبا نوێنەری تایبەتی سکرتێری گشتی UN بۆ کاروباری منداڵان لە قەیرانەکاندا و هەروەهاش ژەنەراڵ مەزلوم کۆبانی سەرکردەی هێزەکانی سووریای دیموکرات ڕۆژی 29 مانگی 6 پێکەوە ئەو پەیماننامەیان مۆر کرد لە مەراسیمێکی تایبەتدا لە کۆشکی نەتەوەکان لە ژنێڤ. بە پێی ئەم پلانی کارکردنە هێزەکانی سووریای دیموکرات وابەستەیە بە کۆتایی پێهێنان و ڕێگەگرتنیش لەوەی منداڵ چەکدار بکرێن. پێویستە هەسەدە ناوی ئەو منداڵانە ئاشکرا بکات و هەر هەمووشیان لە ڕیزەکانی خۆی لابدات و هەروەهاش ڕێو شوێنی نوێی سزادان دابنێت بۆ ڕێگەگرتن لە چەکدارکردنی منداڵ و هەروەهاش بۆ پاراستنی منداڵ. دان بەلای منەوە یەکێکە لە پرسیارەکان ئەم پەیماننامەیە کە نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا مۆری کردووە بەڕای تۆ دانپیانانێکی فەرمیە بەبوونی ئەو هێزانە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. ئەمە سەرەتایەکە بۆ دانپیانانێک بە ئاگاهیەکی زۆر بە دڵنیاییە و فەرمیانە نییە و پێشم وانە کورسایەکی گەورەی هەبێ لەسەر ئاسی نێونەتەوەی، بەڵام بە دڵنیاییەوە هەنگاوێکە بە ئاراستی دادپێدانانی ڕەوایی هێزەکانی سووریای دیموکرات. ئەوەی جی سەرنجە ئەوەیە کە هاوکاتە لەگەڵ خۆڕێخستنەوەی حەسەدەدا هێنانی ئەنجومەنە لەشکریە خۆجیەکان کە دەکرێت بە هەوڵێکدا بنێ بۆ زیادکردنی ڕۆڵی دانیشتوانی خۆجێی لە دۆسێ ئاسایشەکاندا و بەڕێوەبردننی ئەو دۆسێ بە بەشداری عەرەبیش لەو ئەنجومەناندا. جا ئەم دوو هەنگاو و هەوڵەی حەسەدە دەکرێت وەک ئاراستەیەکی حەسەدە ببینێت بۆ بەدەستهێنانی ڕەوایی نێونەتەوەیی و ئەلبەتە ئەم دەستپێکە سەرەتا لە ڕێگەیەکی دوور و درێژە. ئەمە هەر بەهۆی بوونی تورکیاوە، یعنی ئەمە جۆمان لەسەر ئۆکتران بوو پێشتر ئاماژەی بەوە کرد کە تورکیا دژایەتی کوردەکە دوژمنی کووردا لەگەڵ کووردا تەبان نییە. ئەم هەموو ئەگەرانی کە لە ئارادان بەتایبەتی بۆ ناوچە کوردنشینەکانی سووریا هەمووی بەهۆی تورکیاوە یا فاکتەری تریش هەیە. بەڵێ فاکتەری تریش هەن. لە پێش هەموو شتێکدا هەڵوێستی تورکیا و ڕەتکردنەوەی ئەوەی کورد بە سەرکردایەتی حەسەدە لەسەر سنوورەکانی بێت هۆکاری سەرەکیە وەک تەگەرە لە بەردەم ئەو هەوڵانەی بۆ ڕەوایی دەدرێن بە تایبەتیش لەگەڵ هەوڵی ئەنجومەنە لەشکریەکاندا. حەسەدە لەڕێ ئەم ئەنجومەنانەوە دەڵێت ئەوە کورد نییە لەسەر سنوورەکانی تورکیا یان ئەوە حەسەدە نییە کە پەیەدا سەرکردایەتیەکە، بەڵکو ئەوە خەڵکی خۆجین و ئەنجومەنەکانی خۆیان بەڕێوە دەبن. پێم وایە بەشێکی ئەو هەنگاوانە بۆ کەمکردنەوەی نیگەرانیەکانی تووشایە لە کاتێکدا حەسەدە هەوڵێکی بەردەوام دەدات بۆ بەدەستهێنانی پشتیوانی عەشرەت و تیرە عەرەبیەکانی ڕۆژهەڵاتی سووریا. هەر لەم ماوەی ڕابردوودا کۆنفرانسێکی بۆ تیرە عەرەبیەکان سازدا. جا بەڕاستی تەواوی ئەو هەنگاوانەوە ئەبینێت بۆ دڵنیاییکردنەوەی تورکیایە کە ئەمە هێزێکی فرەنەژادیە، عەرەبێکی زۆریشی تێدایە، بەشدارن و خۆیان خاوەنی بڕیان و هیچ شتێکیش نییە کە لێی بترسێت. سەختی تریش هەن کە ڕوبەرووی هەسەدا بنەوە لە دەرەوەی بازنەی تورکیا. یەکێک لەوانە پشتیوانیە بۆ هەسەدە کە دەکەوێتە سەر ئەوەی لە چه ناوچەیەکدایە. بۆ نمونە لە شاری ڕەقا زۆر قورسە، هەسەدە بتوانێت بۆ ماوەیەکی زۆر کۆنتترۆلی ئەو شارەی لەدەستدا بێت بەهۆی ئەو هەستی دژایەتیکردنەی لەوێ هەیە بەرامبەر بە هێزەکان. ئەڵبەت لە ناوچەکانی تریش ڕۆژەکە جیاوازە. سەرەتای ساڵی 2011 کە قەیرانی سووریا دەستی پێ کرد، یەک قەیران هەبوو. خەڵک لەگەڵ دژی ڕژێمەکە یاخۆ قەیرانەکە قەیرانی نێوان خەڵک و ڕژێمی سووریا بوو، بەڵام بە تێپەڕبوونی کات و ئێستا لە 2019دا ئەم قەیرانەی سووریا کۆمەڵە لە قوپۆپی گەورەی لێبۆتەوە، لەوانە تێرۆریزم بۆ نمونە. ئەم هەموو کارکتەرە دەرەکیانە کە لە ناو سووریادان هەر یەکە بە بەرنامەی خۆیانەوە چی بەسەر دۆسەی تێرۆریزمدا دێتەوە، داعشە، هەیئەت تەحریرە شامە، نازانم کەیترە و کەیترە لەوێدا.
پێم وانە بە دڵنیاییەوە سەرکەوتن بەسەر داعشدا و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکان بە مانای سەرکەوتنی تەواوەتی نییە بەسەر ڕێکخراوی داعشدا. ئەمە داعش وەک نمونەیە بۆ وەڵامی پرسیارەکە دەتوانین سەیر ڕۆژهەڵاتی سووریا بکەین. هێزەکانی سووریای دیموکرات ناوچەی باهۆزیان کۆنتڕۆڵ کردەوە کە دوام مۆڵگای داعش بوو. لەو کاتەوە تاکتیکەکانی داعش گۆڕاو بوونە هێرشکردنە سەر تاکە کەسەکان لە ناو هەسەدەدا، هێرشکردنە سەر خەڵکی سیڤیل، عەرەبە سیڤیلەکانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی خۆسەری کووردا کارەکەن. خەڵکی تریش دەکرێنە ئامانج و بڕواژ وایە داعش ئەو هێرشانە دەکات. هەروەها وەک تۆ ئاماژەت پێکرد هەیئەی تەحریری شام لە باکووری ڕۆژئاوا کە پێ ناچێت بەم زوانە هەڵبوەشێتەوە وەک هەندێک باسیەکەن یان لە ڕووی لەشکریەوە شکست بێن. جا لە نێوان ئەو دوو ڕێکخراوەدا شیانێکی زۆری گەشەکردنی جموجۆڵی تیرۆریستان لە سووریادا هەیە. پرسیارێکی تر سەبارەت بە ئایندەی کورد دەتوانێت لە ئێستادا چی بکە بۆی بتوانێت ئایندەی خۆی بپارێزە لە وڵاتەدا. پێویستە بژارەکانیان بە کراوەیی بهێڵنەوە. ئەمە پرسیارێکی ورد و هەستیارە بۆ من کە وەڵامی بەمەوە. پێم وایە باشترین گرەوی کورد یان پەیەدا پەیوەندیەکانێتی لەگەڵ ئەمریکا و حکوومەتی ئەمریکادا هەرچەندە دەشزانین خوێندنەوەی بڕیاردان لای سەرۆکتران زۆر قورسە لەو ڕوانگەیەوەی لە خۆ بڕیارەیە. پێم وایە هەوڵەکانی بەڕێبەرایەتی کورد لە سووریادا تا هێزە لەشکریەکەی نوێنەرایەتیەکی زیاتری دانیشتوانی تێدا بێت هەنگاوێکی گرنگە. ئەگەر بەڕێوەبەرایەتی کورد تا چەندێک بتوانێت دەسەڵاتی زیاتر بدات بە دانیشتوان و بە تایبەتیش بە عەرەبەکان لە ئەنجومەنە خۆجەکاندا بۆ بەڕێوەبردننی شار و شارۆچکەکان لە چوارچەوەی سیاسەتەکانی هەسەدە و پێرزدا ئەوە پێم وایە باشترین هەنگاو دەبێت تا بتوانرێت ئەم پرۆژەی فرە نەژادیە ببێتە مای کەمکردنەوەی نیگەرانی ترسەکانی تورکیا. هەروەها زیادکردنی پشتیوانی خۆجەیی کە پێویستە بۆیان ئەگەر بیانەوێت بۆ ماوەیەکی درێژخایەن فەرمانڕەوایی ئەو ناوچانە بن. یەکێ لە گرفتەکانی تری ناو سووریا گەیاندنی کۆمەکە فریاگوزاریەکانە. قەیرانەکانی سووریا هۆکارێکی شن بۆ ڕێگەگرتن لە گەیاندنی کۆمەکە مرۆییەکان بۆ ئەو ناوچانەی کە پێویستە پێیان بگا چونکە وەک دانیشتوانی ناوچەکە دەڵێن پێویستێکی زۆریان هەیە بە کەرەستە و پێداویستی تەندروستی لە کاتێکدا زۆربەی هەرە زۆری نەخۆشخانەکانیشیان بردومان کراون. بەبێ هیچ گومانێک لە نزمترین ئاستی دارماندایە ئەوەی لەم ماوەیی ڕابردوودا ڕوویداوە و هاوڕایی جیهانیشی لەسەر هەیە. کارەساتی سووریایەکان گەورەترین کارەساتە لە سەدەی 21دا و بە هەرە گەورەترین کارەسات ناودێر دەکرێت. هو أكثر من جريمة حرب لأن هذا ئەوەی ڕوودەدات لە تاوان زیاتر و گەورەتریشە. ئێستا خەڵک بێ لە سنوور ناتوانن بۆی شوێنێکی تر بچن. خەڵک لە باکووری حەما و باشووری ئیدلیب هیچ نەخۆشخانەیەکیان نییە لەم ناوچێدا. ئەمە هەیە تەنها نەخۆشخانەیەکە لەم ناوچێدا هەبێت. هەر بۆیە خەڵک ناچارن بڕۆن بەرەو نەخۆشخانە سنووریەکان کە زۆر دوورن. ئەگەر چی پێشتر دەگوترا لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریاش بەشێکن لە ڕێگریەکان بۆ گەیاندنی پێداویستیە مرۆییەکان، بەڵام ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ ئێستا لەو بڕوایەدایە ڕێگەگرتنە هەرە گەورە و سەرەکیەکە حکوومەتی سووریا خۆیەتی. ئەوەی بۆمان دەرکەوتووە ئەوەیە کە حکوومەتی سووریا ڕێگری سەرەکیە کاتێک باز دێتە سەر یارمەتی و کۆمەکردن. تەکنیکی جۆرە و جۆری بەکارهێناوە بۆ دڵنیابوونەوەی کۆمەکەرۆیەکان نەگاتە دەست ئەو خەڵکی پێویستیانە بەڵکو بگاتە دەستی ئەوانەی سەر بە ڕژێمی سووریان. جا ئەمە بۆتە دیاردە و ئەو شوێنانەی گەمارویان لەسەر بووە یان حکوومەتی سووریا کۆنتڕۆڵی کردوونەتەوە و پێویستیان بەگەیاندنی یارمەتی هەبووە ڕێگە نەدراوە یارمەتیەکان بگەیەندرێتە خەڵک چونکە هاوسۆزی ڕژێم نەبوون. دان بۆ خۆت دەزانی قەیرانێکی مرۆیی گەورە لە سووریادا هەیە. کێ دەبێتە فریاد ڕاست بۆ گەلانی سووریا ئەوانەی کە لە ناو سووریاندا ماونەتەوە لەو ڕەوشەدا ژیان دەگوزارێنن؟ ئەمە دەکەوێتە سەر ناوچە بە ناوچە ئەو شوێنانەی هێزەکانی بیانی لێن و بەرپرسیارەتی کارەساتە مرۆیەکان دەکەونە ئەستوێ. بۆ نمونە وەک لە قسەی پزیشکەکاندا بینیمان و گوێمان لێبوو لەسەر بردومانکردنی نەخۆشخانەکان لە ئیدلیب. جا ئەو لایەنانەی دەتوانن لێرەدا شتێک بکەن بە بێگومان تورکیا و رووسیان. پێشتر لە کۆتایی ساڵی 2010دا کە مۆسکۆ و ئانکەرە ڕێکەوتن لەسەر ئاگربەست لە ئیدلیب بینیمان جێبەجێ کرد.
هەر بۆیە ئەوەی تۆ باسی دەکەیت کەوتۆتە سەر ئەوەی چ وڵاتێ لەو جوگرافایەدا باڵادەستە لە مەودای درێژخایانیشدا دۆسەی ئاوادانکردنەوە و بژاردنەوەی دەکەوێتە سەر کۆمەلگا نێونەتەوەیی تا هەلومەرجی گونجاو بڕەخسێنێت و دەرفەتی گەڕانەوەی خەڵک بۆ ناوچەکانیان بێنێتە ئاراوە تا بتوانن سەروەرانە بژین. وەکو تۆ ئاماژە و پێکرد رووسیا و تورکیا ینی لێرەدا ئەتوانن ڕۆڵێکی گەورە بجێڕن بەڵام ڕۆڵەکە ناجێڕن کۆمەلگەی نێونەتەوەیی دەتوانێت چی بکە بەرامبەر بە رووسیا و بەرامبەر بە تورکیاش بۆ هەر هیچ نەبێ ڕەوانەوەی ئەو نیگەرانیانەی کە هەن لەسەر ئەو کارە ساتە مرۆیە چاوەڕوان کراوە. پێم وایە لەمەدا باڵازدەستیەکی سەرەکی کۆمەلگەی نێونەتەوەیی هەیبێت کۆمەکردنی پرۆژەکانی ئاوادانکردنەوەی بۆ نمونا وڵاتانی ئەوروپا هەڕەشەی ئەوە بکەن نە سەرمایەی خۆیان دەخەنە گەڕ لە ئایندەی سووریادا و نە کۆمەکی ئاوادانکردنەوە دەکەن ئەگەر بێت و رووسیا قایل نەبێت بە کۆتایی پێهێنانی کۆمەڵێک شت بەڵام تا ئێستا کە توندوتیژیەکان بەردەوامن لەگەڵ دوودڵی ئەوروپایەکانیشدا لە دۆسەی ئاوادانکردنەوەی سووریادا هیچ هاوڕایەکیش نبینین لەنێو کۆمەلگای نێونەتەوەییدا سەبارەت بۆی چی بکرێت تەنانەت ئەو وڵاتانەی باڵەدەستیان هەیە لە سووریادا ناخوازن بەکاری بهێنن چونکە هەر یەکەیان بەدوای بەژەوەندی خۆیەوەیت گەلی سووریا باجەکەی دەدات لە کۆتاییشدا هیچ یەکێک لە وڵاتانە گویان لەوە نیە چی بەسەر خەڵکی سیڤڵدا دێت لە ئیدلیب هەر بۆیە ئەو وڵاتانە و تەنانەت کۆمەلگەی نێونەتەوەییش لەگەڵ ئەوەشدا کە باڵادەستیان هەیە بەڵام بەکاری ناهێنن وەک پێشتر کە بەکاریان نەهێناوە. پەنابەرانی سووریاش ئەوانەی کە چوونەتە وڵاتانی دەوروبەری سووریا ئەوانیش بەشی خۆی لە گرفت و ئاڵۆزی و کێشەی قوڵدا دەژین لەگەڵ ئەوەشدا کە ئاوارە و پەنابەرە سووریاییەکان خۆیان لە شەڕی ناوخۆی سووریا دەرباس کردووە تا خۆیان لە مردن بپارێزن بەڵام بە پێی زانیاریەکانی نێوەندە جیهانیەکان هەر یەکێک لەو پەنابەرە سووریاییانە لە بارێکی سەخت و دژواردا ژیان بەسەر دەبن بۆ نمونە ئەوانەی لە لوبنان داڵدەدراون. دوو لەسەر سێی پەنابەرانی سووریایی کە لە لوبنانن لە ژێرهێڵی هەژاریەوە دەژین بە پێوانەی ئەمریکایی ڕۆژی بە $4 دەژین و زیاتر لە نیوەشیان بژێوی ژیانی کەمتر لە $3. ئەمەش یانی خێزانەکان لە نێوان دوو بژار دەدان یان ئەوە تا خواردنی بۆ منداڵەکانت دابین دەکەیت یانی سوتەمەنی دەکڕیت تا خۆت لە سەرما و سۆڵەی زستان بپارێزیت بەڕاستی بەهۆی ئەو بارودۆخەی گوزەرانیانەوە ڕەوشی ژیانیان هەر زۆر خراپ و قورسە. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هاوڕایە و دەشڵێ هیچ یەکێک لەو پەنابەرانە هۆکارێکی ئەوتۆ نابینێت تا بڵێت دەگەڕێتەوە بۆ زێدی خۆی لە سووریادا و ژیانی و سەروەریەکانیشی مسۆگەر دەبن. حکوومەتی سووریا بەردەوامە لە دەستگیرکردن و ئەشکەنجەدان و ئیعدامکردنی ئەوانەی دەگەڕێنەوە جاییتر بۆچی بگەڕێنەوە کە دەزانن ئەوە چارەنووسیانە جاکە شەڕ لە زۆر بەشی وڵاتەکەدا بەرەو کەمبوونەوەیکی بەرچاو دەڕات بەڵام هیچ ئاماژەیەک نییە بە کەمبوونەوەی میکانیزمەکانی سەرکوتکاری هێشتا زیندانەکان پڕن هێشتا خەڵک وەک نێار دەستگیر دەکرێن و چارەنووسیشان نازانێت دەشزانین کە هەزاران کەس ئەشکەنجە دراون و دواتریش ئەدام کراون. دان پێشتر ئاماژە بۆەوە کرد کە پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی ڕۆڵێکی گەورەتر و کاریگەرتر ببینێ بۆ ڕەوش و بۆ ژیانی سووریاییەکان ئەوە تا ئێمە پەنابەرەکان دەبینین لە دەرەوە وەکو باسییان کرد باس لە گوزەرانێکی ئێجگار خراپ دەکەن تەنانەت نەتەوە یەگرتوەکە خۆی دان بۆ دادەنێکە لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین. کۆمەلگای نێونەتەوەی کە بەرامبەر بەوان بێدەنگ بێ چی چاوەڕوان دەکرێت بۆ ناو سووریا؟ بێگومان پێویستە کۆمەک دابین بکە بۆ پەنابەران ئێستا جۆرە هەستێکی ماندووبوونی پارەبەخشان هەیە لەم ساڵی 2019دا گرنگیشە ئەومان لەبیر بێت ئەو گرفت و کێشانەی پەنابەرانی سووریایی لە لوبنانیان لە زۆر وڵاتی تردا هەر تەنها لە گوزەرانکردنیەکی هەژارانەدا سنووردار نییە بەڵکو زۆر زیاترە لەوە لوبنان بۆ نمونە ژمارەیەک یاسا و ڕێسای هەیە بۆ دژایەتیکردنی سووریایەکان بە ئەندازەیە گەیشتۆتە ڕووخاندنی ماڵ یان بە زۆر چۆڵپێکردنی خانۆکانی یان سنووردارکردنی بەشداری سووریەکان لەبارەی ئابووریدا ئەمەش هەر هەمووی هیچ نین کاتێک دێتە
سەرهەراسانکردن و جیاوازیەکانی سووریایەکان ڕۆژان لە لوبناندا ئەزمموی دەکەن جا بەڕاستیش هاوڕام لەسەر ئەوەی گەڕانەوەی پەنابەران زۆر قوسە و پێشم وایە تەنانەت دوای شەڕیش گەڕانەوەیەکی زۆری پەنابەران نبینی لەگەڵ ئەو هەموو کێشە و ستەمانەی ڕوبەڕویان دەبێتەوە لە لوبناندا بەهۆی ئەو ماشێنە زەبەلاحەی بۆ سەرکوتکردن هەیە لە حکوومەتی سووریا. بەڵامدان بۆ خۆ دەزانیان ئێستا زۆربەی ئاماژەکان بەرەو ئەوان کە بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەمێنێتەوە هەتاکەی ئەویان نەزانراوە. ئەی کەواتە چارەنووسی و پەنابەرانە چی دەبێگەر نەگەڕێنەوە وڵاتی خۆیان. بەڕاستی پێم وایە زۆربیان لەسەر ئەم ڕەوشەی ئێستای خۆیان دەمێننەوە لەگەڵ ئەو هەژاری و نەداریەی تێدا دەژین. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا سەیری پلانی UNSCRم کرد بۆ ئەم ساڵ و ساڵی داهاتوش چوار شتیان پێشنیاز کردووە بۆ کێشەکانی تایبەتن بە پەنابەرانی سووریایی. ئەوەی جێی سەرنجە تەنها یەکێکیان باز لە گەڕانەوەی پەنابەران دەکات بۆ سووری. سێ پێشنیازەکەی تر باز لە ڕەخساندنی دەرفەت دەکات بۆیان لە وڵاتانی میوانداردا یانیش گواستنەوەیان بۆ وڵاتێکی تر. هەر بۆیە من وەهای دەبینم کە UNSCR دان بەوەدا دەنێ هەر هیچ نەبێ بۆ 5 تا 10 ساڵی داهاتوو گەڕانەوەیکی زۆری پەنابەران نبینیت بۆ سووریا. ڕاستێکەش ئەوەیە بۆچی بگەڕێنەوە. خەڵک دەبینێت حکومت دەستی کردووە بە گرتنی ئەوانەی گەڕاونەتەوە، دەستی کردووە بە هەراسانکردنیان و ناچارکردنیان بەوەی زانیاری لەسەر دراوسەکانیان بدەن. ئیتر ڕەوشێکی تا بڵی ئاڵۆزە لە ڕووی ئاساییشەوە بۆ گەڕانەوەی پەنابەران بۆ سووریا. ئەبێ بچمە یەکی لە کێشەکانی تر چووکە کات بەرەو کۆتایی دەڕواایش کێشەی ئەو منداڵانەیە کە باوانیان داعش بوونیان لە هەر ڕێکخراوێکی تری تێرۆریستیا بوون. یەکێ لە کێشەکانی تری قەیرانی سووریا ئەو منداڵانن کە باوانیان داعش بوون یان سەر بە ڕێکخراوی تری تێرۆریستی بوون. نەنکی یەکێک لەو منداڵانە ڕوویدەمی لە کۆمەڵگەی نێونەتەوەیی و لە کاربەدەستانی فەڕەنساییش دەکا تا بە خێرایی چارەسەریەک بۆ ئەم کێشەیە بدۆزنەوە. منداڵەکان چ گوناهێکیان لەمەدا هەیە؟ منداڵ بەرپرس نین لەو ڕەفتارە بێمانانەی باوانیان دەیکەن. منداڵەکان خۆیان ئەویان هەڵنەبژاردووە لە سووریا لەدایک بن یانیش بچن بۆ سووریا. منداڵەکان لەژێر کۆنتترۆڵی گەورەکاندان، منداڵ لەژێر ڕەحمەتی گەورەکان و ئەو بڕیارانەدان کە گەورەکانیان دەیدەن. جا بۆیە پێویستە بپرسین کاتێک منداڵ دەکەوێتە مەترسیەوە ئایا ئێمە چی بۆ بکەین؟ کریستین جەخت دەکاتەوە کە نابێت ڕێگە بدرێنەوەکانیان لەو جۆرە ژینگەیەدا گەورە بن و گۆش بکرێن. دەشڵێت هەموو هەوڵێکی خۆی دەدا بۆ ڕزگارکردنی نەوەکەی. باوانی ئەو منداڵە بوونە موسڵمان و بوونە موسڵمانێکی ڕادیکاڵ. جا دواتر ئەو کچەزایم لەدایک بوو و لە ناو تونڕەوی ئیسلامیشدا گەورە بووە. بەڵام من نامەوێت مەبەستمە بڵێم نامەوێت نەوەکەم هەرگیز لەو جۆرە ژینگەیەدا بژی و بە دڵنیاییەوە دەمەوێت لەو شێوە ژیانە بیهێنمە دەرێ. دان ئەمە هەر تەنها کێشەیەک نییە بڵین بەس تەنها بەرۆکی سووریایەکان بگرێتەوە. ئەمە کۆمەڵگەی نێونەتەوەیی بەڕاستە و خۆ دەبێ ئەوە ببێ ینی چارەسەری بکات چکە کاریگەری زۆریشی دەبێ بەسەرەوە. هیچ پلانێک هەیە بۆ ئەمە؟ ناپێم وانە پلانێکی بەرفراوان هەبێت. ئەوەی کە هەیە چەند وڵاتێک بڕیاریان داوە ئەو منداڵانە وەربگرنەوە. یەکێک لە وڵاتانە رووسایە. ژمارەیەک لە پایتەختەکانی ئەوروپا ڕەتیان کردوێتەوە. ئەو منداڵانەی باوانیان داعش بوون وەری بگرنەوە. بەڵام بۆ گوتم پلانێکی گەورە دانراوە. جا ئەگەر سەیرێکی ئەو ئۆردوگایە بکەین لە ئەلهۆل کە خێزانەکانی داعش لی دانراون گرفتی بۆ هەسەردەش دروست کردو و نازانێت چی لەوانە بکەن. هەندێک لەوانەیان ئازاد کردووە پاش وەرگرتنی متمانە لە شەخە عەرەبەکە. بۆ نمونە لە حەسەکە زیاتر لە 800 کەس هەن کە ژن و منداڵی داعشەکانن. هەر بۆیە دەبینیت هەسەدە بە شوێن چارەسەرێکی خۆجێدا دەگەڕێت چونکە بەڕاستی ئەرکەکانی ئەو بەرپرسیارەتیە گرانن. ئەمە بێ لەوەی ئەوانە دیری شەڕ نین منداڵن. لەسەر و هەموو ئەمانەشەوە گرفتی ئایدۆلۆژیاتی داعش خۆی هەیە کە دەبێت بەهێند وەربژیرێت چونکە ئەو منداڵانە ئەگەر لە ژینگەی ئۆردوگایەکی ئاوەهاشە
گۆشت و پەروەردە بکرێن لە کۆمەلگادا ڕەت بکرێنەوە و بە گومان و ڕقەوە سەودایان لەگەڵا بکرێت ئەوە دەبێتە گونجاوترین بەرنامە بۆ دروستکردنی تیرۆریستان لە ئایندەدا هەر بۆیە لە سووریا و لە عێراقیشدا پێویستە حکوومەتەکان بەرنمەیان هەبێت بۆ جێڕانەوەی ئەو منداڵانە بۆ ناو کۆمەلگا ئەمە خاڵە گرنگەکەی چۆن بتانی ئەو ئەیدۆلۆژێتی ڕقوچینێ لە هزری ئەو مناڵا بێنیتە دەرێ و ئامادەی بکەیت تۆ جارێکی کە بە ئاشتیانە لە کۆمەلگادا بژی و کۆمەلگەشی پێ قبول بکرێ چی بکرێ باشە؟ ئایا پێویستە پلانەکە چی بێت؟ گرنگترین شتێک بەلای منەوە کە بڕوان پێێتی هەرتەنها ناوەرۆکی بواری پەروەردە و بەرنامە ڕێژەکان نییە چونکە ئەمانە هێندەی ئەوە گرنگ نین ئەو منداڵانە فێر بکرێن کە چیان بەرامبەر کراوە و چۆن سەودایان لەگەڵا کراوە پێم وایە دەسەڵاتدارانی خۆجەیی جا ئەگەر هەسەدە بێت لە سووریا یان هەر لایەنێکی تر با نمونونەکەم هەسەدە بێت لە سووریادا جا لە شار و شارچکەکانی ناوچەکانیاندا گرنگترین شتێک بۆ سەوداکردن لەگەڵ ئەم منداڵاندا ئەوەیە وەک مرۆڤ سەودایان لەگەڵا بکرێت وەک منداڵێک کە هیچ بژارەیەکی نەبوو لە ئاوەها ڕەوشێکدا ژیاوە نەک وەک کەسێکی نەناسراوی دەرەوەی کۆمەلگا سەودای لەگەڵا بکرێت یان وەک خەڵکێکی نەویستراو پێم وایە چۆنێتی سەوداکردنی کۆمەلگا خۆجیەکان و کۆمەلگەی نێونەتەوەییش لەگەڵ ئەو منداڵاندا زۆر گرنگترە لەوەی لە پۆلەکانی خوێندندا پێیان دەڵێت. دان زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لەم بەرنمەیە زۆر سپاس. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان لێوی.